ئەو هەفتەیە بینەری پێنج فیلم بوو. پێنج فیلم وەرم با بۆتانی پێشنیارکەم جا بەجددی یەک لە یەکتری باشتر و ئەگەر تۆ عاشقی سینەمای و عاشقی فیلمەکانی دەتەوێت بینەری فیلمە زۆ باشەکان بیت بێگومان دەبێت ئەو فیلمانە لە دەستە خۆت نەدەیت. فیلمی یەکەم فێنسیس پەرژین فیلمێکی ساڵی 2016 لە درێنانی دێنزل واشنگتۆن جا چیرۆکەکەی باز لە خێزانێکی هەژاری ڕەشپێز دەکات. لە ساڵی 1950 لە ئەمریکا ترۆماکسن کە سەرۆکی خێزانەکەیە دەبێت بە سەختی کار بکات لە پێناو خێزان و منداڵەکانی لە کاتێکدا بەهۆی ڕەگەزپەرستیەوە باری گوزارانیان دوو هێندە سەخت دەبێت. جالەو فیلمە دەلەپاڵ ڤیۆلە دەیڤس دێنزل واشنگتۆن یەکێک لە باشترین ڕۆڵەکان پێشکەش دەکەن بەجددی نواندنەکانیان ئەو پەڕی لووتکەیە نواندنی زۆر نایب تەواو تێکەڵ بە ڕۆڵەکانیان دەبن یەکێکە لە فیلمە زۆر ناوازەکان. جا فیلمی دووەم کە دەمەوێت بۆتانی پێشنەکەم فیلمی بردمان پیاوی باڵندە کە فیلمێکی درامی وە کۆمیدای ڕەشی ئەمریکی ساڵی 2014 لە دەرێنانی ئەلیخاندرۆ گۆنزالس ئیناریتۆیەوە مایەکی تۆن لە ڕۆلی بردمان کە ڕۆلی ئەکتەرێکی لە بیرچووە و کاڵبووەی وەلی دەبینێت جا کورتەی چیرۆکەکەی باز لە ئەکتەرێکی ڕووخا و ناومێت کە لە ڕابردوودا ڕۆلی سوپەرهیرۆیەکی ناوداری دەنوان هەوڵی بەدەستێنانەوەی خێزانەکەی و پلەی خۆی دەدات لە جیانی نواندندا ئەوەش لە ڕێگای پەخشکردنی شانۆیەک لە برۆد وەی کە لە دەرێنان و نووسین و نواندنی خۆیەتی. فیلمێکی تابلەی کاریگەر بەتایبەت بۆ ئەوانەی کە لە دۆخێکی ناومێدی و لە دۆخێکی شکستیدان پێویستە بینەرەوە فیلمە بنجا فیلمی سێم ئەپۆکالیپس نەو ساڵی 1970 کە فیلمێکی ناوازەی جەنگی دەرونیە لە دەرێنانی دەرهێنەری بەناوبانگ فرانسیس فۆرد کەپۆلا فیلمەکە بە جۆرێک ئیلامی لە ڕۆمانی دڵی تاریکی ساڵی 1999 وەرگرتووە تەنیا شوێنی ڕووداوەکە گۆڕاوە لە کۆنگۆنیە بەڵکو لە ڤێتنام ڕووداوەکان ڕوودەدان جا بەجددی ئەو فیلمەیەکەکە لە باشترین فیلمە جەنگیەکان بەبێ هیچ گومانێک جا چیرۆکی فیلمەکە باز لە یەکێک لە ئەفسەر ئەمریکیەکانی جەنگی ڤێتنام دەکات کە ڕادەست پێدرێت بۆ دۆزینەوەی جەنەراڵێکی ونبوو بەڵام دواتر دەردەکەوێت کە ئەو جەنەراڵە کە مارلۆن براندۆ ڕۆڵەکەی دەجێرێت نەک لە دەستی سوپاکەی خۆی هەڵاتووە بەڵکو لە دەست فیکر و بیری هەموو مرۆڤایەتی هەڵاتووە. جیالەوە کە فیلمەکە فیلمێکی باشە بە یەکێکە لە باشترین فیلمە جەنجەکان بەڵام لە پاڵەوەشدا لەو فیلمە مارلۆن براندۆ یەکێک لە باشترین ڕۆڵەکانی خۆی نواندنێکی شێتانە پێشکەش دەکاتن. جا فیلمی چوارەم فول مێتال چاکێت گولەی ئاسنینی ستانلی کوبریک یەکێک لە باشترین دەتوانم بڵێم باشترین دەرێنەری زیانی سینەما بۆ من بەبێ هیچ گومانێک جا فیلمەکە ئیلهامی یاخود لە چیرۆکی کتێبێکی ساڵی 1970 وەرگیراوە بە ناوی The Short Timers کە چیرۆکەکەی باز لە سەربازێکی پراگماتیکی ئەمریکی دەکات کە چاودێری ئەو کاریگەریانە دەکات کە جەنجی ڤێتنام هەیەی لەسەر هاوڕێی سەربازەکانی هەر لە کامپی مەشەکردنەوە تاوەکو شەڕی نێو شەقامەکانی شاری هیو جافیلمەکە جیالەوەی کە ترسناچی جەنگمانیشان دەداتن بەڵکو لەو لاشەوە دێتن مێژووی پشت سەربازەکان مێژووی دیوە تاریکەکەی سەربازەکان دەجێڕێتەوە کە بەجددی بۆ من ستانلی کوبریک ناتوانێت ئەو کابرایان ناتوانێت بەدەست خۆی ناتوانێت فیلمی خراپ دروستبات ناتوانێت فیلمی ئاسایی دروست بکە بۆی بۆ من مەزنترین دەرێنەری مێژووی سینەما ستانلی کوبریکە بەبێ هیچ گومانێکە و فیلمی پێنجەم کە یەکێکە لە تایبەترین فیلمەکان ئەگەر ئەو چوارشتان سیر نەکرد ئەو فیلمە دەبێ هەرسەی بکەم بەتابەت ئەوانەی کە عاشقی میوزیکن فیلمی ئامادیۆس کە یەکێکە لە تایبەترین بەجددی یەکێکە لە فیلمە زۆر نایبەکان کە پێویستە بینەری بیت فیلمێکی ژانامەیی مێژووی درامی ئەمریکی ساڵی 1970 لە دەرێنانی میلۆش فۆرمانە جا بۆ چیرۆکی فیلمەکە ئیلهامی لە شانۆگەریەکی ئەلکسەندەر پۆشکین وەرگتووە فیلمێک دەربارەی میوزیک و ڕکابی نێوان ئاوازدانەری گەورەی مێژوو مۆزارت و ئاوازدانەرێکی کاتی لە ڤێنێ سەدەی هەژدێم یەکێکە لە باشترین فیلمەکان و خاوەنی کۆمەڵی خەڵاتی گەورەیە چیرۆکەکەی تیشک دەخاتە سەر ژیانی مۆزارت وە سەرکەوتن و کێشەکانی ئەوێش بۆی کەسێکەوە بە ناوی ئانتۆنیۆ سالێری کە ئاوازدانەرێکی کاتی بوو وە شێتانە غیرەی بەبارەکانی مۆزار دەبرد و دەیویست تیرۆری بکات ئەوانە پێنج فیلمی زۆ باش بوون کە پێویستە تۆ کە عاشقی بەردەوامی سینەمای حەز بە فیلم دەکەی پێویستە ئەو پێنج فیلمە لە دەستە خۆت نەدێت چونکە ئەو پێنج فیلمە بۆچی لە یەک ڤیدۆ کورتم کردو چونکە هەر پێنج فیلم ناوازن لە ڕووی چیرۆک لە ڕووی نواندن لە ڕووی هونەری جێرانە و ئاراستەکەنی چیرۆکەکەی و هەر پێنج فیلم پەیامی زۆر جوانیان تێدا بە جۆرەك لە جۆرەکان هەر پێنج فیلم ئیش لەسەر دیوە تاریکەکەی ئینسان دەکەن لەسەر بابەتی باشە و خراپەوە دەیان پەیامی تریش جا بۆیە دەڵێم کە پێویستە تۆ بینەری ئەو فیلمانە و بیتووە پێویستە لەسرت کە لە دەستیانە دەی فیلمی زۆر ناوازە نەجا پێنج لەو فیلمانێک کە باسم کرد تەنیا پەرژین فیلمی فێنسیس
ئەوەکانی تر لەلایەن هاوڕێکی عزیزی کەناڵەکە کە بەردەوام بە فیلمی باش لە کۆمنت بۆمی پێشنیار دەکات. ئەو چوار فیلمەش ئەو پێشنیاری کردبوو لە سەرداوای ئەو سێری فیلمەکەم کردو و بەجددی دەستخۆشی لێ دەکەم لێرەوە. سەلیقێکی زۆر باشیە بۆ هەڵبژاردننی فیلمەوە بۆ خوێندنەوە بۆ فیلمەکان جا هیوادارم بەردەوام بێت لە فیلمە باشانە کە بۆمی پێشنیار دەکاتن. جا ئێوەش ئەگە فیلمی باشەیە کاریگەری بەسەرتانەوە بۆ یاخود دەزانن کە فیلمێکی زۆر زۆر باشە بەتابەت لە ڕووی چیرۆکەوە پامی زۆر زۆر جوانی هەیە دەتوان لە کۆمنت بۆمی بنووسن تا فیلمێکی تر دێمەلاتان هەر ئاسوود و خۆشبەخت بن خواتان لەگەڵ.